ماوەی چەند هەفتەیەکە هەڵمەتی لەشکری تورکیا و گروپە ئیسلامی هاوپشتیوانەکانی تورکیا بەرامبەر عەفرین بەردەوامە. هەرچەند تورکیا دەڵێت ئەمە شەڕی تیرۆر و پاراستنی سنوورەکانە، بەڵام لە ڕاستیدا خەڵکانی ئاسایی و هاوڵاتیانی ئەو ناوچانە بوونەتە قوربانی ئەم لەشکرکێشیە. دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەتی ئیسرائیل لە دەوڵەتانەیە کە دەوڵەتێکە هێزی هەیە لە ناتۆیە، دۆستی وڵاتانی ڕۆژئاوایە و کورد میلەتێکی قوربانیە، ینی ئەو سوقلە سیاسیە دەولیە گەورەی وەکو تورکیانە لە پێگەی سیاسی اقتصادی بۆی ئەوە یەک لەو هوکارانەیە و لە خاڵش کەش دەبێ بڵێن ئەوەیە کە لە تورکیا ئەترسن ئەوروپا و ئەمریکا بە تایبەتی ئەوروپا لی دەترسن بەهۆی ناردنی کۆچ، بەهۆی ناردنی تیرۆریست لە بۆ دەرەوە. چەند جار ئەردوغان بەخۆی ڕایگەیاندێ کە ئەو لێناگرە شەقامەکانی ئەوروپا لێیان دەترسن. یعنی ئەو دوو خاڵی گەورەیە کە وای کردیە تا ئێستا عەفرین بێ ئەوە بمینێتەوە. هاوکار ڕێکخراوە جیهانیەکانی وەک ئاژانسی مافەکانی مرۆڤی سەر بەنەتەوەی گرتوەکان لە راپۆرت و لێدوانەکانیاندا ئاماژە بە قوربانیانی هاوڵاتیانی ناوچە سنووریەکانی عەفرین دەکەن، بەڵام تا ئێستاکە هیچ هەنگاوێکی کرداریان نەناوە بۆ ڕاگرتنی ئەو هێرشانە و یارمەتیدانی هاوڵاتیانی ئەو ناوچانە. بارودۆخەکە لە ئەفرین تا ئێستا هەڵمەتی لەشکری بەردەوامە. ئێمە زۆر بەکەمی توانستی ئەومان هەیە یارمەتی ئەو خەڵکە بدەین. ئێمە گوێبیستی ئەو راپۆرتانە بووینە کە ئەو خەڵکە جیران خواردووە ناتوانن ئەو ناوچانە بەجێ بێڵن کە بوردەمان و شەڕیان تێدایە بە ئەندازەیەک بە پێی یاسا مرۆڤیەکان زۆر بە دیاریکراوی ناتوانی جیاوازی بکەیت لە نێوان چەکدار و هاوڵاتیانی ئاساییدا. پێویستە ئەو خەڵکانە توانستی ئەوان هەبێت ئەو ناوچانە بەجێ بێڵن کە شەڕی تێدایە. سەرباری ئەوەی بردومانی فڕۆکە و تۆپخانەکانی تووشیا بۆ سەر گوندەکانی دەرەوەی عەفرین بەردەوامە و زۆربەی هاوڵاتیان بۆ پاراستنی گیانیان چوونەتە ئەشکەوتەکان و ناوشاری عەفرینەوە، بەڵام ئەوان دەڵێن ئێمە خاک و ئاوەدانەکانی خۆمان بەجێ ناهێڵین. پێ راپۆرتی ڕێکخراوە مرۆییەکان تا ئەم سەروەختە زیاد لە 200 هاوڵاتی لە عەفرین بەهۆی بردومانەکانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا و تۆپ بارانەکانەوە گیانیان دەستدا و زیاتر لە 300 هاوڵاتیش بریندار بوون. ئەمە بێجگە لە گیانەدەستدانی شەڕبانانی یەپەکە و یەپەژە و سەربازانی تورکیا و گروپە ئیسلامیەکان، بەڵام تا ئێستاکە دەنگی ئەمریکا سەربەخۆیانە ژمارەی قوربانەکانی بۆ پشت ڕاست نەکراوەتەوە. هاوکات چەندین ماڵ و مزگەوت و ئاوەدانی و ناوچەی دێرین خاپوور بوون. زۆر گرنگە هەوڵ بدەن ژورنالیستی جیهانی پرۆفشنال بستا و ناوچەیە راپۆرت بکە کە راپۆرتی ئەوان دەتوانی کۆمەلگاکان بجوولێنی. خۆمەدیتمان یەک کامیرە کۆزڕەوی بە کۆزڕەوەکەی دنیای هەژاند، کۆزڕەوی نۆتیەکی کورد، یعنی کامیرێ چەند کامیرەیەک کارەساتی هەڵەبجەی بە دنیا ناسان. ئیشی ئێمە ئەوەیە هەوڵ بدەن ئەو ژورنالیستە ئەوروپیانە بنێرینەوە عەفرین بە هەر شێوەیەک بێ راپۆرت بکەن بە شێوەیەکی بێلایەنانە. سەرباری ناڕزایەکانی کوردانی تارەگە هاوپشتیوانانی کورد لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا و شارەکان بۆ کۆتایی هێنان بە هێرشی تورکیا بۆ سەر عەفرین، بەڵام هێشتا هەڵوێستەکان ڕوون نین. تۆ دەبێت دژی شەڕ بی، هەر وڵاتەکەەوە بێ دەبێت دژی شەڕ ماڵوێرانی کارەساتی دێ شەڕ ئاژەڵ دەکوژێ کە بەداخەوە ئەو هەموو ڕێکخراوی ئاژەڵا مندا ئەو ڕۆژە ڤیدیۆیەکم دیت بە سەدان ئاژەڵ لە ناو شەڕ بوونە. ئاژەڵ دەکوژێ کە هەستیان هەیە وەکو هەموو مرۆڤ. سروشت دەسووتێندرێ، ئابووری تێکەچێ، مناڵ لە قوتابخانەدا دەبەردرێ، ئیکۆنۆمی وەزع خراپ دەبێتن. یعنی شەڕ هەمووی کارەساتە، هیچی پۆزیتیڤی نییە. ململانە و شەڕەکانی سووریا لە ماوەی ئەم چەند ساڵەدا بۆتە هۆی گیانەدەستدانی نزیکەی 9 ملیۆن هاوڵاتی و کاولبوونی چەندین شار و ئاوەدانی. ئێستاکەش یەکێک لە شارەهەرە ئاوەدانەکانی سووریا لە بەردەم هەڕەشەی کاولکاریدایە و تا ڕادەیەک جیهان بێدەنگە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.